ڕۆژووی ڕەمەزان چۆن فەرزکرا؟ والذين يؤمنون مانگی ڕەمەزان بەیەکێک لە مانگا پڕ خێر و بەرەکەتەکان دادەنرێت. لە مانگی ڕەمەزاندا قورئانی پیرۆز هاتە خوارەوە بۆ پێغەمبەرمان. ڕۆژ و گرتنی مانگی ڕەمەزان فەرزە لەسەر هەموو ئیماندارێک بەبێ عوزرێکی شەرعی. یەکێکە لە 5 کۆڵەکەکەی ئاینی ئیسلام. خودای گەورە لە قورئانی پیرۆزدا لە ئاەتی 185 سوورەتی بەقەرەدا دەفەرمێت: شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة شهر رمضان وبحرمة محمد سيد بني الإنسان حسن أعمالنا بين يديك يا رحيم يا رحمن. خۆی گەورە هەموو ڕۆژەکانی ئەو مانگە پیرۆزەی فەرز کردووە لەسەر ئیمانداری بەتوانە کە لە گەشتدا نەبێت و نەخۆشیێکی نەبێت ڕێگری لێ بکات. ڕۆژ و پەرستشێکی خوداییە لەسەر هەموو خاوەن کتێبە ئاسمانیەکان فەرز بووە. خۆشەویستترین ڕۆژوولەی خودای گەورە ڕۆژووی پێغەمبەر داود بووە. ڕۆژێک بە ڕۆژوو بووە و ڕۆژێک شکاندوێتی. خودای گەورە لە ئاەتی 183 سوورەتی بەقەرەدا فەرزبوونی ڕۆژووی ڕەمەزانی لەسەر موسڵمانان فەرز کردووە، وەک چۆن لەسەر گەلانی پێشوو فەرز بووە. لە ساڵی دووەمی کۆچی پێغەمبەرمان بۆ مەدینە ڕۆژووی ڕەمەزان فەرز بوو. شێوازەکەشی بە 2 قۆناغ بوو. یەکەم جار اختیاری بوو، واتە ئەوەی دەیتوانی بە ڕۆژوو دەبوو، ئەوەی نەیدەتوانی خواردنی کەسێکی دەدا و ڕۆژوەکەی نەدەگرت. ئەمەیان بە ئاەتی 183 و 184 سوورەتی بەقەرە اختیاری بوو. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. لەپاش ئەمە خودای گەورە بە ئاەتی 185 سوورەتی بەقەرە بە تەواوی فەرزکرا. بەو جۆرە ڕۆژووی ڕەمەزان بوو بە فەرز. خودای گەورە ڕۆژووی ڕەمەزانی هەمووان قبوڵ بکات.